پارەندراوە بە مامۆسا مەعاشی نییە لێرە هموي في سبيل الله أو بنا جوانا من لدنك سلطانا نصيرا. من إمام الشافعي لغزي فلسطين لدايق بوون كسباز بو خوای پرودگار لم 2025 بچای خو ما بینی من که خوا سری خسن سەرپەرشتیارانی دەرچوونی خولێکی جوان و پڕبایەخ لە دەستگای نووری حکمەتی سەی ساڵە. آخر خۆشەویستانم ئێمە زیاتر لە 1200 خوێنکاری ئەم شارەمان لە ئەستۆ گرتووە کە 84 مامۆستا بە خوشکان و برایان و خزمەت دەکەن کاتی خۆیان گرتووە لە بری ئێوە تربێتی مناڵەکانتان دەدەن بە تربێتی قورئانی پیرۆز بە ڕێنمایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زیاتر لە 27 خوێنکارمان لە کچان و کوڕان جزئێکی قورئانی پیرۆزیان لەبەر کرد زۆرینەیشیان نیو جزء قورئانیان لەبەر کرد. ئەمە دەسمایەکی گەورەیە بۆ قیامەتی دایکان و باوکان و مناڵەکانیش. من تەلەبەی دەزیان نووری حکمەم دەرزێکی جوانمان پێڵێنەوە زۆر سوپاس مامۆستاکانەکەم کە بەخۆ بەخشانە دەرزیان پێوتینەتۆ چەنەها شتی جوانیشان فێر کردوین و وەکو قورئان و پەروەردە و پیتەکانی قورئان و زۆر سوپاسی مامۆستاکانەکەم. خۆشەویستانم لێرەوە من دەستخۆشیشم هەیە بۆ مامۆستایانی بەڕێز ناو ماڵ و مناڵی بەڕێزتان وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بانگەوازی برایەتیە. سەرەتا بنای خۆی میهرەبان کە مامۆستاکان فێری زانست و زانیاریان کردوم سوپاسی دایک و باوکیشم دەکەم کە هانیان داوام لەبەرەوەی زانست و زانیاری فێر بم. تاکان دەکەم کەم ئاهەنگیان ڕێک خستووە زۆر سوپاسیان دەکەم کە فێری زانست و زانیاریان کردوم. مامۆستا بەڕێزەکانی نووری حکمە خوای گەورە پاداشتان باتەوە. من وەکو باوکی قوتابیەک دەستان ماچەکەم مەمنونتانم. ئەبوایە بەڕاستی ئێمە ئەم ساڵە دوو جار بەهاتمایە بۆ خزمەتی ئێوە کە من نهاتووم بۆ خۆم کەم تەرخەمیە بۆم. ئەبوایە ئەو دوو جارە کە هاتمە لای ئێوە شیرینیم بەدەستەوە بووە دەستخۆشیم لێ بکردایە تێر مەمنونتان بوومە چۆن ئەچم بۆ مەکتەبی مناڵەکەم بەهاتمایە بۆ لای ئێوەش. ئەوەش بەڕاستی کەم تەرخەمیە کە بۆ ئێمە وەکو باوکان و دایکانی قوتابیەکانمان جا بۆ ساڵی ئایندە بە کۆمەکی خوای پەروەردگار ئێمە وا نابین.